جێگری سەرۆکی ئەمریکا مایک پێنس پێشەنجی شاندایەک بۆ تێکزاس بوو بۆ ئەوەی ڕێز لە قوربانەکان و بنەماڵی کوژراوان و خزمەکانیان بگرێت کە لە کلیسایەک ئەم حوتووە هێرشان کرایە سەر. پێنس لە نزیک سادرلاند سپرینگ شوێنی ڕووداوەکە لە بۆنێکدا بەشداری کرد کە ئێواری چوارشەممە بۆ ئەم کارەساتە پێکات بوو. لێرە کۆبوونەتەوە کە هاوخەمی و کەسانە بین کە لە پرسەدان، هەروەها لێرەش کۆبوونەتەوە بوو ئەوەی کە ئەو بەدکاری لە خاشی ئێمەدا دەبێت بە کۆتایی بێت. ئێمە دەزانین ئەوە تاوانێک بوو کە هێرشبەر توانی چەک بکرێت و لە کاتی فۆرم پڕکردنەوەدا بۆ کڕینی چەک ڕاستی نەوتووە. لە ڕابردوودا نەخۆشی مێشی هەبوو و هەروەها کەم و کوڕی لایەنی ئیداریش لە گۆڕێدا بووە، واتە گرتنەبەری ڕێشوێنێک کە پێویست ناکات. جێگری سەرۆکوتی ئەوە هەرە خراپترین کوشتنی بە کۆمەڵ لە کلیسادایە کە لە مێژووی ئەمریکادا ڕوو دەدات. بەڵام هەروەک جیهان بەسەر سوورمان و دڵشکاویەوە لێی ئاگادار بوون کە بەیانی یەکشەمە پیاوێکی سەرشێت چوو بۆ نێکڵێسا و 26 خاوەن باوەڕی کوشت کە 9 مناڵ لە نێوانیاندا بوو، زیاتر لە 26 کەسی تری بریندار کرد. هەروەها فەرمانداری تێکزاس گوتی خەڵک نیشانیان داوە کە لە کاتی ئاوا ناخۆشدا پشتیوانی یەکترن. ئێستا هەموو ئێوە دەزانن کە لە کاتی کارەسادا خەڵکی تێکساس یەک دەگرن. ئێمە دیتمان کە هەردوو مانگ پێش لە کاتی تۆفانی هاروی خەڵکی تێکساس یەکیان گرت و یارمەتیان بە یەکتری کرد. ئەوە ئەو کارەیە کە ئەنجامی دەدەین و ئێمە ئەوە تا لێرە دیتومانە. ئێمە ئەو یارمەتیانەمان لە خەڵکی زیان لێکەوتووی دەوروبەری دیوە. ئێمە دیتومانە کە بنەماڵەکان یارمەتیان بە بنەماڵەکان و دۆستان یارمەتیان بە دۆستان و نەناسیاوان یارمەتیان بە نەناسیاوان کردووە. سوپاس بۆ خوا کە دراوسەیەک توانی لە ئەو ڕۆژە کارەساتەدا گیانی چەندین کەس ڕزگار بێت. جێگری سەرۆکیش سپاسی ئەو دوو کەسەی کرد کە لەو ڕۆژەدا فیداکاریان لە خۆ نیشاندا. ئێمە ئیلهام و هیوامان لەو قارەمانانەی تەکساسەوە بەدی کرد. ستیڤن وەڵفرد ئەو کرێکاری دەستی دایە چەک و ڕوبەڕووی هێرشبەرەکە بووە. جانی رەنگندۆرفن کە لەگەڵ هەردووچان ئاشنا بووین و بە خێرایی هێرشبەرەکەیان ڕاونا و ژیانی چەند ئەمریکیەکان ڕزگار کرد. هێرشبەرەکە دەیڤن کێڵی 26 ساڵی 2010 تێکەڵ بە هێزی ئاسمانی بوو، بەڵام 4 ساڵ دواتر لەبەر ڕەوشتی خراپ وە دەریاننا. ناوبراو لە ساڵی 2012 بە تاوانەکانی هەڕەشەکردن و هێرشبردن بە چەکەوە بۆ سەر یەکەم هاوسەر و منداڵەکەی خستیانە بەردەم دادگای لەشکری کە سزای 12 مانگی بەسەردا سەپێنرا و پلەی لەشکریان دابەزاند. بەڵام هێزی ئاسمانی کوتی ئەو تاوانیان لە بەشی ناوەندی زانیاری سەرانسەری سەر بە FBI تۆمار نەکرد کە دەکرا ئەو کەسە نەتوانێت چەک بکرێت. ئەو دەڵێ لە بەشی تۆمارکردنی زانیاری هیچ شتێک تێدا نەبوو کە پێشی ئەو کەسە بگرێت چەک نەکرێ. سەرۆکی ئەنجومەنی نوێنەران لەمبارەیەوە پرسیاری جدی دەخاتە ڕوو. ئێستا هەموو ئەو پرسیارانەمان ڕوبەڕووی هێزی ئاسمانیە کە چۆن ئەو مەسەلەیە سەرنجی نەدرایە و پشتگوێخرا. ئەگەر چەککڕین ئەوەندە ئاسان نەبووایە ئەوە ڕووی نەدەدا. خەڵک دەتوانن بە ئازادانە چەک بکڕن و دەبێت بڕیار و ڕێوشێنی قورستر لە دژی چەکان هەبێت. هەروەها ئەندامی باڵای کۆماری لە سێنێتی ئەمریکا دەڵێت تەنانەت کۆنگرێسێکی بە بیری جیاواز دەتوانێت لەسەر ئەو مەسەلەیە زمینەی هاوبەشیان هەبێت. خاڵی هاوبەشەیە کە دەکرێت لە لێکۆڵینەوە لەسەر پێشینەیەکی کەسان بۆ کڕینی چەک بێت و چەک لە کەسانی مێشک نەخۆش و تاوانبار و ئەو کەسانە بە دوور ڕاگیرێت کە لە نێو ماڵدا توندوتیژیان نیشان داوە. بەڵام بەداخەوە بینیمان ئەو سیستەمە کاریگەر نەبوو. لە ئاکامدا ئێستا 26 کەس کوژراون و ژمارەیەکی زیاتریش بریندارن. لە دەمێکدا کۆمەڵی سادرلاند سپرینگ هەوڵ دەدات لەگەڵ خەمی لە دەستدانی دۆستان و دراوسەکانیان بسازێن وڵات سەر لە نێو دەمەتەقە سەبارەت بە کۆنتڕۆڵکردنی چەک دێنێتە گۆڕێ. سەلاحی پیرۆتی دەنجی ئەمریکا